لا چای کۆڕەکەین وا دیارە لەگەڵ بارینی بەفرێکی باش و ئەمڕۆژ کە ڕۆژی هەینیە گەشتارێکی زۆر ڕووی لێرە کردووە و ئەمڕۆ بۆ بەسەربردنی کاتەکانیان هاتوون بۆ چای کۆڕەک ئەمەی کە لە دیمەنەکاندا دیارە خێزانێکن کە شەڕە تۆپەڵە بەفرەکان قوربان سڵاوت لێبێ ماندوو نەبی لە شوێوە هاتوون وڵا لە کۆیەوە هاتین بەڕاستی جەوەشی زۆر خۆشەیە بە حکمیەوەی کە ئەو ئەمساڵ بەفربارینە ناو سنتەری شارەکان زۆر کەم بووە زیاتر لە لوتکەی سیاکان هەیە لێ مەسەرەن زۆر خەڵک هەیە ڕووی لە سیاکان کردووە بەڕاستی هاتم شایکە ئەوە بۆچی ئامادە کردەوە تۆپەڵە بەفرانە ئەو لە هەردووکتان کاکە وەلای بەخۆشی هەموو لایەکی ئەودا کاگە بەکەی خۆت کاکە خۆشحاڵ بوو وەلای ئێمە لە کوێوە هاتوینە لەخوا بە زیاد جەوە چ خۆشە ئەوڕۆ ئەوە لەخوای بە ئەو دەبینی بەچ یەک هەفتە ماوە بەفر لەگە خۆمان دەبینەوە هەر بە بۆنەی ئەو بەفرە خۆشەوە بەسە پیرۆزبایی ئەو بەفرە لە کاک دڵدار دەکەم کاکە گیان دەستان خۆشبی وڵی جەوە چ خۆشە و لای من بەفر کەمە بە حەقەت بەس کۆڕێک لەخوا بە زیادی جەوە چی وایە لە کوردستان جەوە چی وا خۆشمان هەیە چوار فەسڵ توانین سەردانی بکەین یەکەم جاتانە ئەمساڵ دێن بۆ ئەمە یەکە زارا و ساردین نە هەموو سارێ هەردین ئێرەما هەیە گۆژەما هەیە ئەزمەرما هەیە لە هەر شوێنێ بەفرە بێتن بۆ دەچین بۆێ ئەرە وڵا لەخوا بە زیاد ئێمە گەشت سەیرانی خۆمان ناکەوین خۆشبی یاخوا سپاس زۆر من بە قسە لەگەڵ و خاتونە بکەم لە ترسی شەڕە بەفرەکە ڕاکە یاخود لە ترسی ئێمە ڕاکە وەڵاهی دەرم با بفرم پێ نەکەوی شەڕ بەفری زۆریان لێدا ئەرە بەخوای ئەرە جەوەکەی چۆنە تۆ باسی جەوەکەی ئێرەم بۆ بکە وەڵاهی جەوەکەی زۆر دایەوە تۆ لە شەڕە بەفرەکە ڕاکەی نەوەڵایە من تۆ لە خوانە بێ لە کەسکە ناترسم بەفریان لێداوی وەڵاهی جارێ وەڵا لێت دەدەن و لیان دەدەی و جەوەکەی چۆنە جەوینا بە وەڵای زۆر خۆشە زۆر خۆشە بە هەمویان لە تۆدا دێ خۆمانە ئەوە بوات لێکەم بۆ بە هەمویانەوە لێ دەدەن خوشکی گەورەی هەمویانم ئەم ساڵ یەکەم جارە دێن بۆ ناو بەفر یەکەم جارە دێم بەس پێما بێ بەش یەک ساڵ شەڕە بەفرتان کردووە وەڵای ئەمجا تازە هاتی نازانم جارە ئێستا هیچمان نەکردە